بە یارمەتی و بانکێشتی ڕێکخراوی ABF و بەشداری 5 لایەنی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات سمینارێک لەسەر بارودۆخی ئێستا و گۆڕانکاریەکانی داهاتووی کوردستانی ڕۆژهەڵات لە ڕۆژی 15 نۆڤەمبری 2014 و لە شاری یۆتۆبۆری لە وڵاتی سوێد بەڕێوەچوو. لەو سمینارەدا کە بە بەشداری کەسایەتی و لایەنگرانی لایەنە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەڕێوەچوو، هەرکام لە نوێنەرانی لایەن و ئەحزابی سیاسی ئەو پارچەی کوردستان بیر و بۆچوون و ڕوانگەکانی خۆیان خستە بەرباس و ئامانج و ڕێگەچارەکانیان لە ڕوانگەی ئەو حیزبانەوە بۆ هەرچی نزیکتربوونەوەی ئەو لایەنانە خستە ڕوو. جێگەی باسە لەو سمینارەدا هەریەک لە بەڕێزان مەنسوور عەزیزی، حەسەن خاتەمی، ڕەزا کەعبی، جەماڵ بوزۆرگپور و ناهید بەهمەنی ئەو کەسانە بوون کە وەکو نوێنەری لایەنە سیاسیەکان بەشداری سمینارەکە بوون. حەسەن خاتەمی لەو بارەیەوە وتی: ئەگەر ئێمە بە 70 ساڵ و 35 ساڵ خەبات نەتوانین کێشەکانمان کەمڕەنگ بکەینەوە و ناکۆکیەکان لابرین، ئەدی کۆمەلگا بۆ هەموو فرەڕەنگیەی چۆن بتوانێت یەکدەنگ بێ. کەوابوو هیوادارم بتوانین بەم دانیشتانە و کۆڕ و سمینارانە هەرچی زیاتر لێک نزیک ببینەوە. حەسەن خاتەمی کە لەلایەن حیزبی دیموکراتی کوردستان بەشدار بوو وتی: بۆ ئەوەی بتوانین خەباتی کوردستانی ڕۆژهەڵات بهێنینە نێو بازنەوە، پێویستە کە ئەو هێز و توانانەی خۆمان بخەینە گەڕ و بۆشاییەکان بگوازینەوە لەبەر ئەوەی کە لە ڕاستیدا 1 لە جەمسەری کوردیدا، 2 لە جەمسەری ڕۆژهەڵاتی کوردستاندا، 3 لە دیپلۆماسی نێودەوڵەتیدا و 4 لە ئاڵ و گۆڕە سەرتاسەریە ئێرانیەکاندا و ئۆپۆزیسیۆنە نەتەوەیەکاندا دەتوانین خەبات بکەین. خاتەمی لە درێژەدا و هەر لەسەر ئەم تەوەرە وتی: بەڵام پێش هەموو شتێک ئەو خەباتە کاتێک دەتوانێت کاریگەر بێ کە ئێمە بتوانین ئەو هێزانەی کە پێویستی هەنووکەین بەردەوام بەرینە پێ. لە خزمەت ئێوەی بەڕێزدا و لە خزمەت خۆشەویستانی بەشدار وەکو 5 حیزبی سەرەکی و بەڕابردوو هاوخەبات لە خزمەت ئێوەی بەڕێزداین بۆ تاوتوێکردنی ئەو پرسیارانەی کە فەرموویان و بە تایبەتی من ئومێدەوارم کە ئەو دانیشتنە کە پێشتریش بە شێوەهای جۆراوجۆر لە کوردستان هەبووە و لە دەرەوەی وڵاتیش بە ئیبتیکاری پارلەمانتێرانی کورد لە ستۆکهۆڵم بەڕێوەچۆوە، ئەوە دووهەمین دانیشتنی بەو شێوەیە کە ئێمە لە خزمەتتانداین ببێتە دەستپێچێک بۆ بەرفراوانترکردنی دانیشتنەکان هەتا گەیشتنی هەموو تێکۆشەرانی ڕۆژهەڵاتی کوردستان، چ وەک هێزە سیاسیەکان و ڕێکخراوە جۆراوجۆرەکان و چ وەکو کەسایەتیەکان لە کۆنفرانس و کۆنگرەی گەورە و گەورەتر و هەتا گەیشتن بە پلاتفۆرمێکی هاوکاری و پێکەوە کارکردن بۆ بەرەیەکی نیشتمانی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەوەی کە لە گۆڕانکاریەکانی خێرای چاوەڕوان لەکراودا بتوانین ڕۆڵ و کاریگەری خۆمان هەبێ و ئەوەندەمان ئێمە کار کردبێ کە توانی بمان ساڵی داهاتوو شانازی بەو خەباتەیە بکەین کە ئێستا هەیە و بە تەبیعەت چ لە نێو خۆی ئێران، چ لەو کەسانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و مەسەلەی ئێران تاقیب دەکەن، ئەو مەسەلە دەتوانێت گەورەترین خەبەرسازترین زۆرترین هێز و توانای بەخۆیەوە مەشغوڵ بکە و گەورەترین هیوا لە دڵی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەموو چین توێژەکانیەوە دروست بکە. هەمومان دەزانین کە لە ئێراندا لەو گۆڕانکاریە جۆرا و جۆرانێک کە دێتە پێشێ و هاتوۆتە پێشێ، تەنیا لە یەک سەنگەردا کۆماری ئیسلامی نەتوانیوە سەرکەوێ، ئەوی لە سەنگەری سەرکوتی ژنان و ئەگەر سەنگەری دووەمیش حیساب بکەین مەسەلەی نەتەوەکانە. بەڵام ئێمە پێم وابێ مەسەلەیەکی دیکەی کە زۆر بۆمە گرینگە یا لە ڕوانگەی حیزبی ئەمەوەلانی کەم لە فرەنەتەوەی بوونی ئێراندا ئێمە لە ڕاستیدا دەبێت لەگەڵ نەتەوەکانی دیکە حتا فارسەکانی ئازادی خواز و ئەوانەی ئەتخادیان بە مافی مرۆڤ و حەلی مەسەلەی کورد لە چوارچێوەی ئینسانی و سیاسی و واقعی خۆیدا هەیە، ئێمە دەبێت لەگەڵەوانیش هاوخەبات بین. یەکێکی دیکە لە بەشداربووانی ئەو سمینارە جەماڵ بوزۆرگپور بوو کە وتی: لە ڕاستیدا هەر کەسێک کە تۆزێ بارودۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە بەرچاو گرت بێ و چاوی پێدا خشاند بێ، دەبینێت کە ناوچەکە لە ئاڵ و گۆڕدایە. نوێنەری ڕێکخراوی کۆمەڵەی حیزبی کۆمونیستی ئێران وتی: ئەگەر لە سەدەی 20دا ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگەی گۆڕانکاری و ڕووداوە گەورەکان بوو،
بەڵام لە سەرەتای سەدەی 21دا بووەتە شوێنی ئاڵۆزی گەورە. بۆ زۆرپور هەروەها وتی کوردستانی ڕۆژهەڵات بەسەر دوو کێشەی سەرەکیەوە سەرقاڵە. یەکەمیان پرسی نەتەوەییە، ستەمێکی نەتەوەیی کە مێژووی خۆی هەیە و بۆ هەمووان ڕوونە، بەڵام لە هەمان کاتیشدا بەدەست ژیان و گوزەرانیشەوە سکاڵایەتی. کەوابوو ئێمە لە کوردستاندا ڕوبەڕووی ئەم دوو کێشەیەین و هەردووشی لە دۆخی ئەمڕۆدا لە یەک جیا ناکرێتەوە. واقعیت ئەوەیە کە هەر کەس ئەمڕۆ ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو ناوچەیەی لە نەزەر گوزەران دەبێت و یا چاویکی لێکرد بێت و چاویکی پیابخشکێنێت دەزانێت کە ئەو ناوچەیە لە ئاڵوگۆڕدایە. من نامێ زۆر بە جزئیات و باسی کەم، ئێوە بەڕێز بە وردی لێ ئاگادارن لە بنەڕەتی ترین سەتهی خۆیدا ئەوەیە کە زلهێزەکانی سەرمایە بۆ داسەپانی قەزانج و بەرژەوەندی خۆیان لە ناوچەکە، هەروەها هێزەکانی ناوچە دەوڵەتەکانی ناوچە بۆ سەقامگیرکردنی جێگەوپی خۆیان لە ناوچەکە و جوابدانەوە بە بحران و قەیرانەکانی ناوخۆیان و جوابدانەوە بە درێژکردنی عمری خۆیان وەزعیەتێکیان پێکێناوە، وەزەتێکی ئاڵۆزیان پێکێناوە کە ئێمە لەگەڵی ڕوبەڕوو هەین. لە واقعدا دەمەوێت ئەوە بڵێم لە سەدەی 20دا ئەگەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست شوێنی ڕووداوە گەورەکان بوو، بەڵام لە سەدەی 21دا لە سەرەتای سەدەی 21دا بۆتە جێگەی ئاڵۆزی سیاسی زۆر گەورە. کوردستانی ڕۆژهەڵات ئەوەی کە مۆردی باسی ئێمەیە لە ئێراندایەوە، ئێران لەو ناوچەیەدایە و بێگومان کاری ئەم ڕووداوانە ئەم ئاڵوگۆڕانە و ئەم تاغیر و تەحولاتە کە لە ڕێدایە تەئسیر دەکاتە سەرەوە. واتوانم بەڵێم دەبێت چاوەڕوانی ئەوە بین کە کوردستانێک کە ئێمە خەریکین ئەمڕۆ باسی لەسەر دەکەین لە ئاڵوگۆڕدایە و ئاڵوگۆڕ لە چاوەڕوانیدایە. دەی زۆر باشە. ئەمە ڕاستەکەی تەنیا ئەمەش نییە، خەڵکێک کە لەو ناوچەیەدان بەشی زۆری خەڵکی دانیشتی و ناوچە کرێکاران و زەحمەت کێشانیش ناتوانێتتر بەو شێوە ئیدامە بدەن. ژیانیان لێ تاڵتر بووە و بێمافی زۆرتر لەسەر شانیان قورسایی دەکات. هەمووی ئەمانە بخەیتە سەر یەک ئەو ئاڵوگۆڕەمان دەخاتە بەرچاو و ئەومان پێ نیشانەدات کە ئێمە لە مەسیری ئاڵوگۆڕداین و ناوچەی کە ئێمە تێدا فعالیت دەکەین لەو مەسیرەدا خەریکە هەنگاو دەنێت. ئەمە تا ئێرە ڕاستەکەی زۆر دەتوانم بەڵام شتێکی تازە و تایبەتی نییە. وەروەکە ئیشارەم پێکرد هەر کەسێک تۆزە چاو بخشکێنە بەسەر ئەوزاعەکەدا ئەم ئاڵوگۆڕانە دەبینێ و هەستی پێ دەکات. قسە لەسەر ئەوەیە کە خەڵکی کورد بەگشتی و لە کوردستانی ئێران یان کوردستانی ڕۆژهەڵات چۆن دەچێتە ناو ئەم ئاڵوگۆڕانەوە و چۆن لەم ئاڵوگۆڕانە تێدەکۆشێ ویست و داخوازەکانی خۆی بسەلمێنێت و مسوەگەری بکات. ئەمە پرسیارێکە کە من تێدەکۆشم جوابی پێ بدەمەوە. بۆ جوابدانەوە بەم مەسئلە دەبێت بزانین کە استراتیژی سیاسیمان چییە. بۆ جوابدانەوە بە استراتیژی سیاسیمان دەبێت بزانین ئەو ناوچە کە ئێمە کاری تێدا دەکەین بە چیەوە سەرقاڵە، کێشە سەرەکیەکانی کامەیە و مانع بۆ لابردنی ئەم کێشە سەرەکیانەی چییە، چ مانعێک هەیە لەسەر ڕێگایدا و کاتێکیان توانیمان ئەوانەمان دەست نیشان کرد بێت ئەمجا قسە لەوە دەکەین کە ئەو کێشانە و ئەو مانعانە چۆن لا دەچن کە مانعەکان لاچوو ئەمجا بەرنامە بۆی چییە. کەوابوو ئێمە دەبێ بەو تەرتیبە بچینە پێشەوە تا توانی بێتمان نیشانمان دابێت لەو ئاڵوگۆڕانە کە لەسەر ڕێگادایە و کوردستانیشی تێدایە ئێمە بەم استراتیژیە سیاسیە دەمانەوێت بزوتنەوەی کوردستان، بزوتنەوەی شۆڕەشگەرانی کوردستان ئابۆ مەسیرەدا بڕۆین بەرین کە پێمان وایە دەتوانێت ویست و داخوازەکانی مسوەگەرکات. یەکێکی دیکە لەو کەسولایەنانەی کە بەشداری ئەو سمینارە بوو مەنسوور عەزیزی بە نوێنەرایەتی لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو. مەنسوور عەزیزی لە سەرەتای قسەکانی داوتی لەوانەیە لای هەموو کەس ئەو پرسیارە دروست بێ کە باشە هەمووتان ڕازین و یەکدەنگن بە هاوکاری کەوایە بۆ نایکەن کە ئەو پرسیارشتان بەجێی خۆیەتی. عەزیزی وتی کێشە هەبووە، بربەست هەبووە، ڕای جیاوازیش هەبووە، ئایدئۆلۆژیای جیاواز هەبووە. هیچ لایەنێک بە تەواوی تاوانباری هەموو بابەتەکە نییە و هیچ لایەنێکیش بە تەواوی ڕاستگۆی هەموو بابەتەکە نییە.
پێش لە هەمووان خودی ئێمە. نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە شوێنێکی دیکەی قسەکانی داوتی بۆ ئەوەی هەمومان بە خاڵێکی هاوبەش بکەین پێویستە هەر لایەنێک لە ئاستی خۆی و لە هەندێک خاڵدا دابەزێ. ئەمە پێویستیە کە لەم قۆناغەدا پێویسترا. لەوانەیە ئێستا گەورەترین پرسیاری ئێوە ئەوە بێ باشە هەموو ڕازین بۆ پێکەوە کارکردن ئەی بۆ نایکەن پێکەوە. وەوە پرسیارێکی زۆر بەجێشە لە گوێدان بەو باسانەی کە هاوڕێیان فەرموویان. ئەمن هەوڵەدەم ڕاست لە چوارچێوەی ئەو خانەبەندیەی بەڕێوەبەران قسە بکەم کە بۆ ئەم ڕۆیاندانەوە ناچمەوە نوستالیژی سیاسی و فەرهەنگی و چۆنێتی کارکردنمان. سەرجەم ئەو خاڵانەی کە باسی لێوە کرا لایەن هاوڕێیانەوە کۆمەڵێک باسن کە ئێمە وێڕای ئەوەی لە خەڵکی خۆشمان بە شێوەی فیزیکی ڕێبەریمان دوورە، بەڵام لە ڕێگای جۆرا و جۆرەوە لە تەقینەوەی لە قۆناغی تەقینەوەی ماسمێدیا پەیوەندی ئینتەرنەتی گەڵاڵەکردنی بابەتی جیاواز ئەو سۆنگانەی کە دروست دەبن بۆ هێنانە ئارای بابەتی دیکە ئێمە هەوڵمانداوە لە نێو خەڵکی خۆماندا بین، ئاگاداری ویستەکانیان بین و بتوانین لە ڕاستای بارودۆخی نێودەوڵەتی، بارودۆخی ناوچە و هەڵوێستمان بۆ داهاتوو بچینە پێشێ. ئاستان چییە لە پێنەگەیشتان؟ پێکەوە کار نەکردن. ئاستەنگەکان هەرچی بن بە باوەڕی من پێویستن. ئۆرگان لە تعریفی زانستی ئۆرگانە، ئۆرگانیانی کۆنفلیکت، کێشە، ململانێ، نەزەری جیاواز، یەکدی قبولکردن، یەکدی قبول نەکردن، دیالۆگ لەسەر دیالۆگ پێکەوەکردن کە ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو ئاستەنگانە دەبینین کە لەسەر زۆر خاڵ لە قۆناغی جیاجیا کێشەمان پێکەوە هەبووە، ڕای جیاوازمان هەبووە، ئایدۆلۆژی جیاواز لە قۆناغێکە، هەڵوێست و پراکتیزەکردنی سیاسیتی تاکتیکی و استراتیژیمان لە قۆناغێکی دیکە ئەو ئاستەنگانە بوونە لە بەردەم خەباتی ئێمە. هیچ لایەنێک بە تەواوی تاوانباری هەموو بابەتەکە نییە و هیچ لایەنێکیش بە تەواوەتی ڕاستگۆی هەموو بابەتەکە نییە. پێش لە هەمووان خودی ئێمە بۆ ئەوەی بە کۆمپرۆمێزێک بگەین، خاڵێکی هاوبەش بگەین، پێویستە هەر یەکە و لە ئاستخۆی لە هەندی خاڵە دابەزێ. ئەمە پێویستیەکە لە هەر قۆناغێکە پێویستی بۆ لەم ڕۆژە پێویستیە و لە داهاتووشە کە ئێمە بێگومانم کە ڕوبەڕووی دەبینەوە ئەو پێویستیە زیاتر خۆی دەرەخا. بەشداربوویەکی دیکار ڕەزا کەعبی بوو. کەعبی لە بەشێک لە قسەکانی داوتی کۆمەلگای ئێستای کوردستانی ڕۆژهەڵات لەگەڵ ئەوەی 40 ساڵ پێش ئێستا زۆر جیاوازە و هەمووتان ئەمە بەباشی دەزانن. ڕەزا کەعبی لە شوێنێکی دیکە لە قسەکانی داوتی کوردستانی ڕۆژهەڵات گەلێک ئاڵوگۆڕی گەورەی بەخۆیەوە بینیوە، هەر لە دوای شۆڕشی گەلانی ئێرانەوە پێگەی ژن، پێگەی ئەحزاب، پێگەی مەزهەب و زۆر شتی دیکە گۆڕاوە. شارنشینی پەرەی سندووە، ڕۆژنامەوانی و شیعر و چیرۆک و سینەما و مۆسیقا هەمووی ئەمانە تووشی ئاڵوگۆڕی زۆر گەورە هاتووە. خۆناسینەوەی نەتەوەیی لە ئاستێکی بەرز و فراواندایە. بۆیە ئێمە ڕوبەڕووی کۆمەلگایەکی وەهاین. ئەگەر قسە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئێمە لەگەڵ کۆمەلگایەک ڕوبەڕووین کە بەڕاستی گۆڕانکاری زۆر گەورەی بەخۆوە دیوە. ئەم کۆمەلگا زۆر جیاوازە لەگەڵ 30-40 ساڵی ڕابردووی خۆی، حتمەن هەمووتان ئەمە بەباشی دەزانن. گەلێک ئاڵوگۆڕی گەورەی کۆمەڵایەتی ئەم کۆمەلگا بەخۆی و دیوای تر لە ساڵی لە شۆڕشی دژی ڕژیمی پاشایەتیەوە تا ئێستا کۆمەلگای کوردستان لە حاڵی شۆڕش و بەرخۆدان و مقاومەت و مبارزەیەکی بەڕاستی سەرسەختانە بووە. بەڵام گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان ئەم کۆمەلگای بەرحاڵ لەگەڵ پێش خۆی زۆر جیاوازتر کردووە. موقعیەتی ژن گۆڕاوە لەم کۆمەلگای ئێرانە، لە کۆمەلگای ئێمەدا موقعیەتی مەسهەب گۆڕاوە، موقعیەتی ئەحزاب گۆڕاوە، شارنشینی زۆر پەرەی سندووە و ڕۆژنامەوانی، شێعر، چیرۆک، سینما، موسیقی هەموو ئەمانە تووشی ئاڵوگۆڕی زۆر گەورە هاتووە. جنبشی یا بزوتنەوەی ڕزگاری خوازی یا خوداگاهی ملی لەم کۆمەلگایە لە ئاستێکی زۆر بەرز و بەرفراواندایە. بۆ ئێمە لەگەڵ کۆمەلگایەکی ئەوە ڕوبەڕووین. لە عینی حاڵات دەزانین کە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە حاڵی کوڵان و جۆش و خۆرۆشانە ئیتر
هیچ کەس پیشبینی ناکرد کە داعش سەر هەڵەدا و ئێتلافێکی شەست کشوەری شەست نەتەوەیی یا شەست وڵاتی بالاخرە پلان و نەقشەدا دەڕێژن بۆ ئەوی بالاخرە تەکلیفی ئەم ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕۆشن بکەنەوە هەرچە من پێم وانییە ئەم ئێتلاف تەنیا دژیش داعشە بەڵکو بۆ ئستراتیژیەکی گەورەیە لەوانەیە گەورەتر لە سایسپیکۆ و 100 ساڵ لەمە پێر بیانەوێ ڕۆژهەڵاتی ناوڕاست بە پێی نەقشە و بەرژەوەندەکانی خۆیان بگۆڕ بەڵام بەهەرحاڵ قسە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئێمە لەگەڵ کۆمەلگایەکی ئاوا ڕووبەڕووین یەکێ لەو دیاردانە کە گۆڕاوە حزبایەتیە و مەوقعیەتی ئەحزابە لە کوردستان دەورانی یەکنەتەوە یەک حزب بە تەواوی ئەفسانەی یەکنەتەوە یەک حزب بە تەواوی بەسەر چووە بۆیە من پێم وایە لێرەدا ئەگەر بمانەوێت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور و باکوور و ئێستا لە ڕۆژاوا کە قسەی جەهانی دەکات باسی مەوقعیەتی ئەحزاب بکەین بەڕاستی تەک حزبی تەک ئیدعایی تەک ئستراتیژی ئەوانە نەتەنیا باوی نەماوە لەوانەیە ڕێگری ئەسلی و مانعی ئەسلی و زەرەری ئەسلی بدات ئێستەوە لە کوردستانی باشوور مثلەن چاو لێ بکەن یەکێتی و پارتی زۆر دەوڵەمەندن زۆر گەورن زۆر بەهێزن 100,000 پێشمەرگە زیاتریان هەیە ملیاردها و دەیان ملیارد دلار سەروەتیان هەیە مەوقعیەتێکی زۆر جەهانیان پەیدا کردووە بەڵام بەڕاستی ئەو نفوذ و ئەو نفوذی کەلامەیان نەماوە لە کۆمەڵگاکەی خۆیان ئەو مەوقعیەتەی جارانیان نەماوە ناتوانن بە تەنیا بڕیار دەربن بۆیە لە کوردستانی ڕۆژهەڵاتی جوایە ئەحزاب و هەمومان دەبێ ئەم واقعیەتە بزانین بەبێ هاوکاری بەبێ کۆبوونەوە لە دەوری استراتیژیەکی نەتەوەیی هەر کەسە دەتوانێت استراتیژی خۆی بێ بەبێ کۆبوونەوە لە دەوری استراتیژیەکی نەتەوەیی ناتوانێت کارێک بە سەرنجام بگێنێت هەر کەسێ ئەم واقعیەتە بزانێ بە بڕوای من دروستتر دەتوانێت هەنگاوی بۆ هەڵبگرێت یەکێکی دیکە لە بەشداربووانی ئەم سمینارە ناهید بەهمەنی بوو بەهمەنی لە سەرەتای قسەکانیدا بە ئاماژە بە کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات وتی بەڕای من گرتن و بەڕێوەبردننی کۆڕ و کۆمەڵ و سمیناری وەها بەش بە حاڵی خۆی ئەتوانێت ئیدە و ئستراتیژیەکان و ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵات لە یەک نزیک بکاتەوە و لەم کاتەدا و لە دۆخی ئێستا کە کوردستانی ڕۆژهەڵات هەیەتی دەبێت کۆڕی وەها زۆرتر بێ بەڕێز ناهید بەهمەنی وتی لە ڕۆژهەڵاتی کوردستان هەمومان ئاگادارین کە لە ساڵی 1979 بە بەراورد لەگەڵ باقی ئێران لە کاتێکدا کە ئەو شۆڕشانە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا ناوەڕۆکێکی بەتەواوی پێشکەوتن خوازانە و مدرنی پێوە دیار بوو تەنانەت بەشە ئاینیەکەشی دموکرات و لایەنگری بزوتنەوەی سێکولاریزم بوو لە تاران و لە ناوەندی ئێران دەسەڵاتێکی ئاینی پەسڕەوان و دواکەوتوانە بەسەر خەڵکدا زاڵ بوو بەڵام لە کوردستان سیما و هێمایەکی دیکە لە پێشکەوتووی بەخۆیەوە دەبینی نوێنەری کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەم سمینارەدا و لە شوێنێکی دیکە لە قسەکانیدا سەبارەت بە گۆڕانکاریەکانی چەند ساڵی ڕابردوو بەهاری عەرەبی وتی من پێم وایە پریشکەی بەهاری عەرەبی کەوتوەتە خۆرهەڵاتی ناوەڕاست و تا ڕادەیەکیش داوێنی کوردی گرتووە و لەو بڕوایەدام هیچ کات وەکو ئێستا کێشەی کورد و پرسی کورد و بوون و شوناسی نەتەوایەتی کورد نەکەوتوەتە بەر سەرنج و دیدەی جیهانیان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە ئاگادارین لە ساڵی 1979 بە مقایسەکردن و بەراوردکردن لەگەڵ باقی ئێران لە کاتێکدا ئەو شۆڕشە ناوەرۆکێکی کامڵان پێشکەوتن خوازانە و مۆدێڕنی پێوە دیار بوو و تەنانەت بەشی ئاینیەکەشی دموکرات و تەرەفداری بزوتنەوەی سێکولاریزم بوو لە کوردستانی ئێران لە تاران و لە ناوەرۆکی ئێران دەسەڵاتێک لە دەسەڵاتێکی ئاینی پەسڕە و دواکەوتوانە بەسەر خەڵکدا زاڵ بوو بەڵام لە کوردستان سیما و هێمایەکی دیکە لە پێشکەوتویی بەخۆیەوە دەبینی منزورم ئەوەیە کە ئەلعان وەزع لە ناوچەکە گۆڕاوە و کە حەسەنیش ئیشارەی پێکرد من پێم وایە پریشکەی بەهاری عەرەبی کەوتوەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا ڕادەیەکی زۆر ڕاستەوخۆ داوێنی کوردی گرتووەتەوە و لەو بڕوایەدام هیچ کات بە ئەندازەی ئەوڕۆ کێشەی کورد پرسی کورد مەسئلەی کورد و بوونی
و هۆڤیەتی نەتەوایەتیەکەی نەکەوتووەتە بەر سەرنج و دیدەی جیهانیان و پشتیوانی جیهانی بۆ خۆی ڕەنەکێشاوە بە ئەو ئەندازەی کە ئەو ڕۆ هەیە. لەو پشتیوانیە جیهانیەدا من پێم وایە هەروەکو ئەو ڕۆ ئەیبینین کوبانی شنگاڵ دەستەواژەهای و پێشمەرگە بزوتنەوەی کورد هەموو ئەوانە بوون بە ڕەمزێک لە پێشکەوتویی و هێمایەک بۆ ئازادی خوازی. لە سێ پارچەی کوردستان هەرکام بە عوامڵێکی دەرەکی کە تاریخەن لە هەر بزوتنەوەیەکی ئازادی خوازانەدا ئەوامڵە دەرەکیەکان دەبنە و بوون لانی کەم لە نەسڵی ئێمەدا ئێمە نمونەهای ئەوەمان دیوە کە دەبنە پاڵپشتێک بۆ پێشڕەوی و پێشکەوتن و گەیشتن بە و نزیک بوونەوە بە هەدەف بە تایبەت لە مەورد ئەو نەتەوەوە یا ئەو جنس و چین و توێژانەی کە کەم دەسەڵاتن. ئێمە دەزانین کە لە کوردستانی باشوور بە حەملەی سەدام بە کووەیت حەملەی ئامریکا بە سەدامی هێنا پێشەوە و ئەمە خۆی لە خۆیدا وەکو فاکتۆرێکی دەرەکی ڕێخۆشکەر بوو بۆ پاڵپشتی لەو هەموو خەباتەی کە پێشەوە کوردستانی باشوور بە درێژایی سەدەیەک لانی کەم کردبووی و یا دەهەهایەک بە شێوەی فعال لەو بزوتنەوەدا چالاکیان هەبوو. ئەمانە دەستیاندایە دەستی یەک و نەوەد و یەک و منتەقەی دژە هەڵفڕێنی ساز کرد و دوای ئەوە دەستکەوتەکانی دیکەی کوردی لە کوردستانی باشوور بە شوێن خۆیان هێنا. لەو بڕوایەداین ئێمە کوردستانی ڕۆژهەڵات لە هیچ کام لە مەقاتعی زەمانی و تاریخی ئەو چەندە هەیەدا قەد لە باڵپشتی لە بزوتنەوە لە بەشەکانی دیکە خۆداری نەکردووە، پەرێزی نەکردووە و هیچ درێغێکی نەکردووە، حتا شەهیدی داوە و سەرمایەکی معنەوی بۆ داناوە. بەڵام ئەوڕۆ لە کوردستان لە هەر چوار پارچە بە بڕوای من ئەو بەشە کە دەنگێکی نییە، بێدەنگە، فەقیرە، بێ پشتیوانە، من پێم وایە کوردستانی ڕۆژهەڵاتە، چ لە ناوەندە نێونەتەوەیەکان و چ حتا لە سێ پارچەکەی دیکەی کوردستان. و ئێمە ئەمە هەم بۆ حیزبە سیاسیەکان لە کوردستانی ڕۆژهەڵات و هەم بۆ بزوتنەوەیەکی بەرینی بەهێزی جەماوەری و مەدەنی لە نێوخۆی ئێران، نێو کوردستانی ئێران و کوردستانی ڕۆژهەڵات کە نمونونەکەیمان لە حمایەت لە کۆبانی و شنگاڵ بە بەرینی دی و لە زەرفی 24 سعات توانیان کە شوعارەکانی داپەسێنرا و بەسەریاندا و معمول بگۆڕنەوە و جێگۆڕکێ بکە لەگەڵ شوعاری ئازادی خوازی لە ژێر نێوی حمایەت لە کوبانی و شنگاڵ جارێکی تر بیبینین کە و بزوتنە مەدەنیە چەندە بەهێزە، چەندە بە قووەتە و ئەگەر بتوانێت لەلایەن حیزبەکانی خۆیەوە و لەلایەن ڕێبەرایەتی بزوتنەوەی مەدەنیەوە هێدایەتێکی دروستتر، ڕوتینتر و بە بەرنامە و بە گەڵاڵەتر بکرێ، چەندە ئەتوانێت کوردستانی ڕۆژهەڵاتیش بخاتە جموجوڵ. ئەم سمینارە کە بە بەشداری 5 لایەنی سەرەکی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات و بە بانکێشتی ڕێکخراوی ABF لە وڵاتی سوئێد بەڕێوەچوو کە گەورەترین ڕێکخراوی بارهێنان و پەروەردەیی کرێکارانە و لە خزمەتکردن و یارمەتیدان بە ڕێکخراو و حیزبە ئێرانی و کوردستانیەکان دەورێکی باڵای هەیە.